بەناوی کەناڵی بکەی فۆڕۆ بەخێراتن دەکەین. زۆر سپاس بۆ ئێوەی ئەزیز خۆشەویستم. مەبەستان چییە کە هاتن بۆ وڵاتی بەریتانیا؟ هاتنم بۆ وڵاتی بەریتانیا من لە شارە زورەوە هاتووم لەگەڵ هاوکاری خۆشەویستم مامۆستا دێرین بۆ ناو دۆست و ئەزیزان بۆ لای ئەم خۆشەویستانم لە هەرکوێیەک بن ئەمەوێ ئاهەنگ و کۆنسەتی جوان بکەم لێرە بە هیوای دیداری هەمویان. بەناوی کەناڵی بیکەی فۆڕ و ئەو جەماوەرە خۆشەویستە بەخێراتن دەکەین. قوربانم سپاسم. لە چی شارێک لەکوێ بە تەمای لایڤ موزیک و ئاهەنگ بۆ کوردانی بەریتانیا بژێڕن؟ 23 لە کۆڤنتری ئاهەنگێکی جوان و خنجیلانەمەیە لێرەش. ئیتر چەند دانیشتێکی خنجیلانی شەوەش بۆ دۆست و ئەزیزانمەوانی کە حەزیان بە ڕێبەرمەسۆییە لەگەڵیان ناکۆبمەوە بەداخەوە بۆ بۆنی ئەم شەڕ و شۆرەوە من کاتەکەم کەمە سیوەکی مانگە بێ بگەڕێمەوە. مودێکی زۆر کەم لێرەیت. تقریبی 16 ڕۆژم هەیە. لە دوای ئەوەی تر من ئەبێ بگەڕێمەوە. ئەو خۆشەویستانەی جەماوەری بەڕێزت چۆن پەیوەندیت پێوە بکەن لەکوێوە دا بۆ ئاهەنگ و بۆنەکان؟ ئێمە لە ڕێگەی ئەکاونتەکانمان و ژمارە تەلەفۆن دانین پەیوەندی بەو ژمارەوە بکەن و ئێمە بچووکی هەموو لایەکەکەیت. چیت هەیە بۆ کوردانی بەریتانیا؟ من دوێمە ناویان هاتوومەتە ناویان لە شارە زورەوە هاتووم لە جوێنەوە کە هاتوومەتە ناوێن خۆشحاڵم زۆر ئەنی ئەندێکی تایە کە چەنە تقریبی هیوای تایە 10 ساڵە نەمبینیوە زۆر خۆشحاڵ بووم کە لە ناویانم ئیشەڵا ئەوانیشی کە نەمبینیون بە زووتی کات بە دیداریان شاد بووم. لە کۆتاییە بەخێراتن قوربانم بەریتانیا سپاس دەکەم. شتێکمان لەبیر چوو بێ جەنابەت قوربانتان عەزیزم. من هیوای سەرکەوتن بۆ چاوای کوردان ئەخوازم لە هەر کوێیەک بوون خوا بیان پارێزێ. زۆر سپاس. قوربانم. قوربانم. قادر ممليتو زامي كونم دكليتو يقدر قادر ممليتو زامي كونم دكليتو كل شاوي وين ابي شاري بودا قريتو ايوا كوبلبا يتيرا ودرونم دا قشيتو يار كاسين بوتو شاربي داما ودا حسيتو بشتم وكو سوراحي وجواني ودا شاميتو شرم بو دانيتو صدرنا المخواز بيني تردو رمزم بوديتو صدرنا المخواز بيني تردو رمزم بوديتو چند سالة دل أسيرة بداس نفا موشيتو باو كدوكو RPG برو ما بي تخيتو باو كدوكو RPG برو ما بي تخيتو فريق دومو من تاجي سريع مانو بي ميلي مهببا شمال دلاريا هيا رقيني مماني دي خومكو أصبري من جاني بي ميتيرا بروي بيني تنجري لدوري جواني وقرم بالا بيني أراري لما شكي سري ليوي نوانكي يفري لقرميها مينيش دا نوادا بي يفري لقرميها اوش مخصوص تایبەت بۆ نەوەی گیانە بۆ شێرەکەی کاردیف فقط بۆ خۆی تاریکە و ماڵای ئەوسە تاریکە شەوە شەوە تاریکە ماڵای ئەوسە تاریکە ئالە خاڵبێ سەراوە لەگەڵ خۆرە شاریکە لەگەڵ خۆرە شەریکە هۆ 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 هاما شەڵە
وخلينم ياري رزا شيرينم قوزا يالقري وكاني من الرقا كمينم أو لقيتو دمينم خوشي يدا باجينم قرم درتو بجاري وقنا وتيخا نقينم بيا قاقا سرخوش مشتاقي بيه كانينم بيا قاقا سرخوش مشتاقي بيه كانينم شبو شو تاريكا ومالا يوكسو باريكا شبو شو تاريكا مالا يوكسو باريكا آلي خالبي سدا ولا قل خورا شاريكا لقل خورا